بەڵێ ئازیزان و خۆشەویستانمان لەم تەورەدا باز لە سوود و گرنگی هەم لە ڕووی خواردن و هەم لە ڕووی چاندنەوە هەنجیر و زەیتون دەکەین. بێگومان خوای گەورە لە قورئاندا لە سورەتی تیندا ئاماژەی بە زەیتون و هەنجیر کردووە بە یەکەوە. مش باز لەوە دەکەین کە لە توێژنەوەکانی کۆتا توێژنەوەکاندا باز لە سوود و گرنگی ئەم دوو میوەیە کراوە یاخود ئەم دوو خواردنە کراوە کە پێکەوە بخورێت چ سوود و گرنگیەک بەلەش دەدات کە دواتر لەگەڵ میوانەکەماندا باسی دەکەین. باس لەوەش دەکەین کە بزانین ئایا لە ڕووی چاندن و بایۆلۆجیەوە کاتێک کە ئەم دوودارە لە نزیکەکەوە دەچێندرێن چ سوودێک بە یەکتر دەگەیەندرێت کە ئەمە زیاتر بۆ برا جوتیارەکان و ئەوانەی کە لە کوشت و کاڵدا خەریکن سوودی دەبێت. گفتوگوی زیاتر لەسەر سوود و گرنگی هەم زەیتون و هەم هەنجیر دەکەین لەگەڵ میوانەکەماندا جەلال کەریم عومەر بایۆلۆجیست کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە. زۆر بەخێبەی کاک جەلال با سەرەتا لە سوودی هەنجیرە و دەست پێ بکەین لە ڕووی خواردنەوە چ سوودێک بە لەشی مرۆڤ دەگەیەنێت؟ بەڵێ سەرەتا بەنای خۆی گەورە هەنجیر میوەیەکی ئەتوانم بڵێم زۆر بە سوودە کە لە وەرزی هاوینا پێ ئەگات و ئەم میوەیە بەهۆی شیرینیەکەیەوە توانم بڵێن تا ڕادەیەک مرۆڤ هەموو جۆرە کەسێک حەزی لێیەتی کەسێک نییە بڵێ حەزم لە هەنجیر نییە لەوانێنە کەسێک حەزی لە میوە مزرەکان نەبێ زۆریش بە سوود بێ بەڵام کەسێک نییە لەوانێ بڵێم حەزی لە هەنجیر نەبێ کە بخوات و جۆری زۆرە لە کوردستانە با بڵین کۆمەڵە زۆری لێ ئەڕوێنرێت لە ڕووی بەهای ئابوووریەوە میوەیەکی بەکەڵ کە لەبەرەوەی لە پیشەسازی خۆراکە بەکاردێت بۆ وشکردنەوە بۆ مرەبا بۆ خواردنی وەکو میوەیەکی تەڕ و فرێش لە وەرزی خۆیدا. سوودە خۆراکیەکانی زۆرن گەڕێتەوە بۆ دەوڵەمەندی میوەکە یاخود با بڵین هەنجیر بە کۆمەڵی پێکاتی خۆراکی گرنگ ئەتوانم بڵێم هەنجیر جگە لە کۆمەڵی ڤیتامین و کانزا کە ئەویش چەیەکی چەند جۆرێکن لە ڤیتامینەکان لە کانزاکان و ڕێژەیەکی باش لە ئاو کە بۆ وەرزی هاوین گرنگە ڕێژەیەکی باش لە ڕیشاڵی تایە و ڕێژەیەکی باش لە شەکری میوەی تێدایە و تەنانەت پرۆتینیشی تێدایە و بەشێکی کەمیش لە چۆری تێدایە کەواتە توانم بڵێم یەکێکە لەو میوە دەگمەنانی کە هەر 5-6 جۆرە پێکاتە خۆراکیەکەی تا کە بۆ لەشی مرۆڤ گرنگن و لە ڕووی خواردنی ڕۆژانەشەوە مرۆڤەکە ڕۆژانە لە وەرزی هاوینە 5 تا 7 دەنێکی لێ بخوات تا هاوین تەواو بێ بۆ ڕێخستنی ئەتوانم بڵێم کێشەکانی دەستگای هەرس بۆ ئاسانکاری هەرس بۆ ڕێگری لە قەبزی و لە نیشانەکانی کۆڵۆن و بۆ دابینکردنی خۆراکی پێویست بە جەستا و دابینکردنی ئاوی پێویست بە وەرزی گەرما بۆ کاریگەریانی هەیە. بۆچی زیاد گرنگی دەدرێت بە هەنجیر لە بەیانیانە بۆچی کاتی بەیانیان زیاتر؟ کاتی بەیانیان بۆ ئەوەیە کە تۆ ئەم میوەیە با بڵین دابینکەری ڕێژێکی باشە لە ئاو لە شەکر کە شەکر سەرچاوەیەکی بەتایبەتی بڵێن شەکری میوە مەبەستمان شەکری سروشتێنە شەکری سپی سەرچاوەیەکی وزەی مرۆڤەکانە کە تۆ لە بەیانیانە چەندێک هەنجیر بخۆی بچیتە سەر کارەکەت یان بچیتە دەوامەکەت مەدڵنیایەوە تۆ ئەو ڕۆژە وزەی پێویستت پێیە بەتایبەتی بۆ مێشک کە بە شەکر کارەکات خانەکانی مێشک کە ڕاستەخۆ سوود لە شەکر وەرەگرن بەتایبەتی شەکری میوەژە و کوتمان بۆی کە تۆ یادەوەریەکی باشتە بێت و چڕی و تەرکیزێکی باشتە بێت و وزەیەکی باش پێ بێت کە کار و ئەرکەکانی ڕۆژانەی خۆت جێبەجێ بکەیت کەواتە لە بەیانیانە و لە سەر گەدەی بەتاڵ سوودی زیاترە و لەوەی کە تۆ دوای ژەمێکی خواردن بێخۆیدیان لە شەوانێکی درەنگا بێخۆیت. باشە کاک جەلال ئەو شەکری کە لەناو هەنجیردا هەیە بۆ ئەو کەسانی بەتایبەت کە نەخۆشی شەکران هەیە هیچ مەترسێکی نیە ینی دەکرێت بەبێ ئەوەی بترسن لە شەکرەکەی کە لەناو هەنجیردا هەیە بیخۆن؟ خۆی پسپۆڕانی خۆراک و پسپۆڕانی هەناوی واری شەکرە پێمان دەڵێن کە نابێ ئەو میوە شیرینەکان بۆ نەخۆشانی شەکرە زۆری لێ بخۆن بۆ مناگەر کەسێکی ئاسایی بتوانێت تا 5 دەنگ هەنجیریش خوا ئەو کەسێک کە شەکریت هەبێ کەمتر بخوا لەو بڕە نیوە کەمتریش دەنگێت تا دوان ئەو پەڕی تا 3 دەنگ بخوات لە هەنجیر لەبەرەوەی کە ڕێژەی ئەو شەکرەی کە بۆ کەسێکی شەکرە ئەچێتە لەشەوە بەداخەوە بەهۆی ئایا ناچالاکی پەنکریاس بێت یان کەمی ئەنسۆلین بێت یا بەرگری خانەکانی لێش بێ بەرامبەر بە ئەنسۆلین بە هەندێک هۆکاری تایبەت بە نەخۆشانی شەکرە خۆیان نەزانن ئەو شەکرە کەڵەکە بێت و تەراکومەکە لە لەشیان لە ناو خوێنیان ناو
هەرس نابێت و خۆت ناسووتێت نابێت بە وزە حەز بە بارگرانیە کە کاو لە هەمان کاتیشا سێرەکەی کەسەکە شکرەیەتی بۆ منە کێشی زۆرە ئەڵێ تااقەتم نییە تۆ کایبینی لەوانەیە قەڵەویش بێت وزەی هەستەکەی پڕۆزەی بەڵام بڵە تااقەتم نییە وزەم نییە بۆ وزە هێلێ لەشە بەڵام وزەکە ناسووتێ خانەکان بەرگری پیاکەن بەرامبەر بە ئەنسۆلین کە ئەنسۆلین نەچێتە ژوورەوە لەو حاڵەتەیە ئەو وزەی کە لەگەڵ ئەنسولیەکە چێتە ژوور و ناسووتێت واتە وزت پێ بەڵام ناسووتێت وایە تۆ لە ماڵی توە بۆ منە بڵین چەندە بەیەک نەوت هەبێ بەڵام کە سۆبەت نەبێ بیستوی نەوتەکە گەرمن ناکاتەوە ئەو کەسانی شەکرەشە بۆ یاگەر بیشی خۆن لەوانە سوودێکی زۆر لە هەنجیر وەرنەگرن باشتر وایە کەمی لێ بخۆن هەنجیر وەکو لە هەندێک لە میوەکانی دیکە وشک دەکرێت ئەو سوودە گرنگانی کە باست کرد بە وشکراویش هەروەکو خۆی دەبێنێتەوە یاخود سوودەکەی زیاتر بێن چۆنیەوەیە مەڕای من کە لە بواری پیشەسازی خۆراکە خۆم کارەکەم مەڕای من میوە کە وشکرێتەوە بە ڕێگایەکی تەندروست سوودەکەی چەند بەرامبەر زیاد دەکە لە ڕووی بابڵین خۆ پارێزی لە ڕووی تەنانە چارەسەریشەوە بۆ لەبەرەوەی تۆ هەر میوەیە بگرە بە شێوازێکی ڕێژەیی لە 1970 تا 80 تا 95 ئاوە لە کاتێکا تۆ ئاو ئەتوانی بە ڕێگەی ئاویش بخۆیتەوە بەڵام کاتێک کە تۆ بۆ منە هەنجیر چەندەنکێک هەنجیری وشکە خۆی ئەو مادە و ڤیتامین و کانزانی کە تایەتی چڕە بێتەوە بە تایبەتی کانزاکان ڤیتامینەکان لەوانە بە شکلی ناوچێ بەڵام کانزاکانە مێننەوە ئەو نە کالیسیۆمی تایە پۆتاسیۆمی تایە مەگنیسیۆمی تایە زینکی تایە بەشێ لە ڤیتامینەکانیش کە تۆزە خۆیانە هێڵەوە لە ناو ناسنجوو ئەمانە چڕە بنەوە و تۆ بە تاکید ناچی دەنگکە دوو دەنگ هەنجیری وشک بخۆی زیاترە خۆی لەم حاڵەتەیە هەنجیرەکە ئاوەکەی بابڵین بە هەڵم بووە لە کاتی وشک بوونەوەیە تەنها مادە خۆراکیەکانی ماوەتەوە ڕیشاڵەکانی ماوەتەوە کەواتە بەڕای من هەنجیر ئەگەر بە ڕێگایەکی تەندروست لە ژینگەیەکی پاکە وشک بکرێتەوە بە وشکی سوودی زیاترە وەگلەوەی کە بەتەڕی بخۆیت بە تایبەتی بۆ هەندێک حاڵەتی کەوتمان کە لە وەرزەکانی ترا ڕۆدانەک بۆ بابڵین لە هاوی ناتۆ پێویستت بە ئاو بە هەندێک شتی ترە کە ڕاستە خۆ بخۆیت زۆر باش بابێنە سەر زەیتون بزانین بەها خۆراکەکانی زەیتون چییە و سوودی چییە زەیتونیش بە هەمان شێوە خۆی میوەیەکە با بڵین کە گرنگێکی زۆری هەیە کە لەگەڵ هەنجیریشە دڵنیام دێنە سەریەوە لە پرسیارەکانتانە کە بەیەکەوە باز کراون ئەتوانم بڵێم هەردوو لایەن ئەو نەقسە پڕەکەنەوە کە بەرامبەرەکەی هەیەی ئەنی بۆ منە زەیتون لە چاوریەکانان دەوڵەمانەکە هەنجیر ڕێژەیەکی زۆر کەم چاوریتیایە و لە پرۆتینە دەوڵەمانە کە هەنجیر بەڵێن ڕێژەیەکی زۆر کەم لە پرۆتینیتیایە زەیتون بەهۆی ئەو مێژۆ زۆرەی کە بە خۆی تۆماری کردووە لە درێژایی بابڵین مرۆڤایەتیە بە هەزاران ساڵ مێژۆکەیەتی کاریگەریەکی زۆر باشی هەیە بۆ نەخۆشەکانی دڵ و بۆری خوێن کاڵی نەخۆشەکانی دڵ بۆری خوێن زۆر شتەگرێتەوە ینی بابڵین نیشتنی چاوریەکان و خوێن خستی لە ناو بۆریەکانی دڵاگرێتەوە بەرزە فشاری خوێن ئەگرێتەوە نیشتنی چاوریەکانی کۆلێسترۆل ترایگلیسیرید دەگرێتەوە تەنانەت بەرگری بۆریەکانی خوێن بە ئەو فشاری کە دروستە بێت ئەمانە هەمووی پێوتە نەخۆشەکانی دڵ بۆریەکانی خوێن و تەنانەت پتەوی بۆریەکانی خوێن ئەو کەسانی کە ئەو پتەوی بۆریەکانی خوێنە دەسەدەن کە خەڵک بە هەڵا پێوتە دەمار نییە دەمار نێرڤە عەسەبە بەڵام بۆری خوێن کە بابڵین پتەویەکەی لە دەستدا مرۆڤ تووسی کومەڵە نەخۆشیی وەکو دەوالی و شەقیقە و مایاسیریش ئەبێ ئەم کەسانە ئەگەر بێت و بەردەوام بن لەسەر خواردنی زەیتون گرنگێکی زۆری بۆیانێت جگە لە نەخۆشەکانی دڵ و بۆری خوێن بۆ نەخۆشانەشیان باشە چونکە بەهۆی کۆمەڵە فایتۆستیرۆل و ئەنتیۆکسیدانت و مادەی چالاک لە ناو زەیتونە هەیە ئەو بۆریانی خوێنان پتەوە بێت خاو نابێتەوە کە خوێن بڕە بۆ ئەندامی کلێش خوێنەکە نەگەڕێتەوە وەکو تیشمان بۆ ڕێگری لە بەهۆی چاوری سوودبەخشیەکەیەوە کە ئۆلیک ئەسیدە بە تایبەتی ڕێگریە کالەوەی کە چاوری زیان بەخش بنیشێ ئەم چاوریە چاوری خراپەکە ڕاماڵێت و لە هەمان کاتیشە ئەو کەسانی کە بەرزە فشاری خوێنیان هەیە ئەوش دابەزێت کاکجەلابیرمان نەچێت ئەو میوانەی کە لە قورئانی پیرۆزدا ئاماژەیان پێکراوە باس کراوە ئەندێکیان خۆی باڵاتە سوێنی لەسەرخوا توێژینەوە زانستیەکان لە زانستی ئەوەی کە ئێوە لێوەی فێربوون درکتان بەوە کردووە کە جیاوازیەک ئەبینرێت لە سوودەکانی ئەم جۆرە میوانەی بەراورد بە میوەکانی دیکە بەڵێ خۆی ئەو میوانەی کە لە قورئانە باس کراوە ناخوای گەورە سوێنی پێ خواردووە وەتینی وە زەیتون بۆ نمونایان باسی تەمر کراوە خورما کراوە باسی زۆرش کراوە ئەمە بەڵێ ئەمانە ئەتوانم بڵێم شای میوەکانن
لەبەرەوەی ئەگەر سەیری پێکاتی خۆراکیان بکەیت سەیری مێژووی بەکارهێنانیان بکەیت و سەیری ئەوە بکەیت کە ئەمڕۆ پسپۆڕانی خۆراک چەندێک ئامۆژگاری نەخۆشەکانیانەکەن کە ئەم میوانە بخۆن ئەوە هەست بەواکەین درک بەواکەین کە بەڵێ گرنگیەکی زۆریان هەیە بۆی خوای گەورە بە تایبەت بە جیاواز باسیکردن لە قورئانە یان لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کراون. بۆ نمونە یعنی ئەوانی کە باس کراون وەکو باوڕین بابەتیم ڕۆمان کە بە تایبەتی هەنجیر و زەیتونە تەنانە باسی ئەوەش کراوە لە زانستە کە ئەم میوەیە وەکو بە ئاماژەیەکی کورتیشم پێ کرد ئەم میوانەی کە بەیەکەوە باسەکرێن پەیوەندییان هەیە بەیەکەوە. پەیوەندیەکە لە ڕووی خۆراکیەوە کاتێک کە تۆ بەیەکەوە ئەم دوو میوەیە ئەخۆی هاوسەنگێک لە لەشی تویا دروست دەکات لەو ژەمی کە تۆ پێویستە بیخۆیت. هەموو مرۆڤێک پێویستە کە ژەمێکی خوارد نەخوا ژەمێکی هاوسەنگ بخوا. نەگوەکو ئێمە بڵین هەموو ڕۆژێک لەو برنجە خۆین بەیانیەوە ڕوانیان بەیانن نەبەست نان و ماس بە تەنیا ئەوە هەڵەیە. پسپۆڕانی خۆراک پێماڵێن با خواردنەکەت هەمە ڕەنگ بێ هەمە چەشم و هەمە ڕەنگ و هەمە جۆر بێت واتە لە هەموو ڕەنگەکان بخۆ لە هەموو جۆرەکان بخۆ. کاتێک کە تۆ زەیتون و هەنجیر بەیەکەوە ئەخۆیت هاوسەنگی لە نێوان کەتەگۆری یاخۆ با بڵین گروپی چەوریەکان و گروپی شەکرەکان دروستە بێت کە زەیتونەکە چەوریەکانە بۆ دابینەکە هەنجیرەکە شەکرەکانە بۆ دابینەکە و هەردووکیان بڕێکی جیاواز و لێ دوور لە کانزا و ڤیتامین دابینەکەن واکەن کە تۆ ژەمێکی هاوسەنگت خوارد بێ. ئەوەیە کاتێک کە بەیەکەوە باسەکرێن لەبەر و بە خۆراکیەکە هەردووکیان بۆ یەکتری تەواویەکەن. تۆ گەر بە تەنیا هەر زەیتون بخۆ زەیتون بخۆ لەوانەیە ڕێژی کەم لە چەوری وەربگریت. زەیتونیش بخۆیت بەڵێنەوە هەنجیر ئەگەر زەیتونیش بخۆیت ڕێژەیەکی زۆر چەوری وەرەگری لەم لاشەوە ڕێژەی کەم لە شەکری سروشتی وەرەگریت بەیەکەوە بیان خۆیت ئەو هاوسەنگیە دروستە بێت. هیچ مادەیەکی تایبەت هەیە کاتێککە بە تەنیا بیان بخۆیت ئەو دوو زەیتون یاخود هەنجیر بە تەنیا بیخۆیت لەش سوودی لێ وەرنەگرێت بە ئیلا بلا بەیەکەوە بخورێت؟ بەڵێ بەڵێەوە بابەتێکە با بڵین بابەتێکی گرنگە بەویش بابەتی ڤیتامین سیەکە بۆ منە بڵین لە زەیتونە زۆرە ڤیتامین سی لە ناو ڕێخۆڵەکانە یارمەتی وەرگرتنی یاخود هەڵمژینی خۆراکەدات. بۆ منە کاتێک کە تۆ زەیتونە خۆیت کە ڤیتامین سی تایە و تەنانەت لە زەیتەکەش یا هەر هەیە دوایی ئەگە بە پرێسی سار گیرابێ ڕێژەیەکی ئەوەنە بەرچاوی تایە کە یارمەتی هەڵمژینی ئەو هەنجیرە یان خەو میوەی ترە و خواردنی تر بخۆیت کای خۆیت یارمەتی هەڵمژیندا لە ڕێخۆڵەکانەوە. بەڵێ ڤیتامین سی چەکە لەو با بڵین کارکتەرە گرنگانی کە جگەلەوەی کە با بڵین بۆ بەرگری لاش بۆ نینۆک بۆ قش بۆ پێست کاریگەری هەیە بەڵام لە هەمان کاتیش ئاسانکاریەکە بۆ هەڵمژینی بڵین خۆراکەکان لەلایەن ڕێخۆڵەکانەوە چکە تۆ با هەرست باش بێت کە هەڵمژینت باش نەبوو سوود لە خۆراک وەرناگریت. کاک جەلال بۆن من لە زۆرە لە خواردنەکانی کەیە ئەوترێت بۆن منە کە تۆ ئەی خۆی پێویستە کۆمەڵی خواردن نەخۆی بۆی کە سوودەکانی لە دەستنێ بۆن منە یەکێک لەوانە چایە کە خواردنێکی سوود بەخشە خۆی باشترە چانەخۆی بە شوێنە بە تایبەت بۆ دەرمانی ژەر بۆ شوازێ بۆ هەنجیری و زەیتونیش ممکنە یاخود گرنگە دوای ئەوە فڵانەش و فڵانەش نەخورێت؟ بەڵێ خۆی هەنجیر و زەیتون گرنگەکەی لەوایە کە تۆ پێش ژەمی خواردن بێخۆیت. ڕێگریەک نیە لەوەی کە تۆ ئەگەر شتێکت خوا هەنجیر و زەیتون و خوار شتێکی تر نەخۆی تەنها ڕێگریی گشتیەوی ژەوەیە کە تۆ باشتر وایە پێش ژەمی خواردن میوە بخۆیت. بۆچی لەبەرەوەی کە ئەو با بڵین ترشی هایدرۆکلۆریکەی کە گەدەت ڕێژێت ئەچیاڵەکە خۆی ئامادە کردو بۆی کە خواردنە بێتە ناوێ و بڕژێ بەسەریا و هەرس دەست پێ بکات. لە لیکە ڕژێنەکانە بە هەمان شێوە کۆمەڵ ئەنزیمات هەیە کۆمەڵێک با بڵین حتى تەنانە هاجار وایە کەسێکە لەوە خواردوو ماندوو بووم دەمەها شەویگەم هیلاک بووە ئەو ماندوو بوونە ئەو زەیە ئەو لیکەی ناو لیکە ڕژێنەکان ئەو ترشەڵۆکەی ناو گەدەت وەرە تۆ لە میوەیەکە بە خەرجی بدا کە سوودی لێ وەربگریت لەسەر گەدەی بەتاڵ دوایی ژەمەکەش بخۆیت ژەمەکە بێتە خواردنێکی لاوەکی دووەم کە دڵنیام ژەمە قورسەکانمان ئێمە ناتەندروستن زۆر بەمان بەڵام میوەکە لە 100% تەندروستە کەواتە میوە دوای ژەمی خواردن بخۆیت سوودی نییە. تۆگەر بتەوێ ئەو با بڵین میوەیە سوودی وەرگریت پێش ژەمی خواردن بخۆ قاپێ زەڵاتەیە میوەیەکە بیخۆ بۆی کە ڕاستەخۆ لەشت سوود لەو ڤیتامین و کانزا و ڕێشاڵ و چەوری و شیرینی و کاربۆیدراتە وەربگرێ با ئەمە وەربگرێت جارە بیخوات ئەوەی تر کە ئیخۆیت ئۆتۆماتیکی تۆ تۆزە لەوانە ئیشتیهات بگرێ ئەمە کەمتر داواکەی لە خواردنەکە و ئەگەر بیشی خۆیت زیان بەخشش بێت زیانەکەی کەمە بێتەوە
بەڵام شتێکی تایبەت نییە بڵێ ئەگەر زەیتون خوارد نابێ ئەو بخۆیت یان بۆ منە ئەمەت خوارد نابێ ئەو بخۆی لەبەرەوەی کە شتێکی وا تایبەتیان تیان نییە. باشە کاک جەلال کاتێک هین شێوازی خواردنی هەزەیتون و هەنجیر پێکەوە چۆن ئایا بەدنێک بخورێت لەگەڵ هەنجیرەکە زەیتونەکە یاخود زەیتی زەیتون لەگەڵ هەنجیرا بخورێت چۆنی بەکاربهێنرێت؟ خۆی ئەکەوێتە سەرەوەی کە خەڵکەکە چۆن باڵین خخوایسە بۆ منە بەداخ لای ئێمە کەمتر باوە وا تازە ماوەیە کە خەڵک خویاوەتەوەی کە ئەم بەربوومانە لە بەیانانی شە بەکار بێنە دییان لەگەڵ ژەمەکانە یان پێژەمەکان بەڵام لە وڵاتانی تر وەکو وڵاتانی شام بە تایبەتی فەڵەستین و لوبناان و ئوردون و سووریا ئەمانە سەدان ساڵ زیاتر ئەوانە وەکو کەلتورێک بەیانیان ئەم میوانە داهێن زەیتون داهێن بە چەند جۆرێک بە خۆشکراوی باڵین بە قاشکراوی کە باڵین شتێکی کەشی تایە زەیتی زەیتون داهێن هەنجیر داهێن ئەکەوێتە سەرەوەی کە تۆ چۆن حەزەکەی بیخۆیت گرنگەوەیە زەیتونەکە بەو شێوازە سوێر نەکرابێت کە با بڵین زیان بەخش بێت یان بە لەناو سرکەیەکی دەستکردی کیمیاویە خۆش نەکرابێت کە زیان بەخش بێت بۆ گەدەت یان ئەو خوێی کە زۆر بیەوەی کراوە ئەو خوێە بە شێوازێک نەبێت کە کەسێک بەرزەفشاری خوێنێ بە بەرزی کاتەوە ئەگینە ئاساییە تۆ چەندەنکێک لە زەیتون و چەندەنکێک لە هەنجیر بخۆی بەیەکەوە سوودەکەت پێگا یان ئەگەر بۆ منە هەنجیری وشک کراوە تێ لە ماڵەوە بیکەرە ناو زەیتی زەیتونەکە و پێ بخۆ بۆنە تۆ هەنجیرە وشک کراوەکەت هەیە قاپێ زەیتی زەیتونیشت داناوە ئەتوانی با بڵین بە زەیتونەکە هەنجیرەکە تەڕقیت و بیخۆیت ئەو کاتەیە سوودی زەیتی زەیتونەکەشت پێگا و هەنجیرەکەش تۆزە لە دەم تا نەرمە بێتەوە و زیاتر حەزەکەی بیخۆیت دەوەک لەوەی کە زۆر وشک کرا بێتەوە ڕق بێت. کەک جەباز لەوە دەکرێت کە هەردووکیان کاریگەریکی باشیان دەبێت لەسەر داوەزانی کێش بەتابێت پێش ژەمەکە خۆ ئاماژ پێ کرد بخورێت لەبەرەوەی کە مادەی فایباری تێ نازان فایبەر چییە ئەوە کاریگەری بێ بۆ ئەو کەسانش فایبەریان تایە فایبەر واتە ڕیشاڵ ئەلیاف ئەم ڕیشاڵە ئەتوانم بڵێ معجزەیەکی خۆراکی بەڕاستی لەناو بەشە لە میوەکانە هەیە لەناو سەوزەکانی شاهەیە بێگومان وەرێ اختصاصی منێ من بایۆلۆجیم بەڵام من بەهۆی ئیشکردن لە بوارە عملیەکەیە لە بوارە کردارەکەیە کە پیشەسازی خۆراک ئەەکەین و ئیشەکەین لەم بوارەیە ئەو ڕیشاڵی کە لە ناو با بڵین هەنجیرە هەیە بە تایبەتی و لە ناو زەیتونیشە هەیە ئەم ڕیشاڵە کاربۆهیدراتێکی کۆمپلێکسە واتە ئاڵۆز و معقەدە کاتێک کە ئەچێتە گەدەوە بە تەواتی هەرس نابێت کە ئەچێتە ڕێخۆڵەکان و بە تەواتی هەرسەکەی تەواو نابێ و هەڵنامژرێ واتە ڕێخۆڵەکان پێوی ماندوو ئەبن ئەوەندەم ڕێخۆڵەکان ئەهێن و ئەیبەن و پێوی ماندوو بن و بۆیان هەرس ناکرد و بۆیان هەڵنامژرێ وەکو وایە تۆ ڕێخۆڵەت کاتژمێرێک وەرزشی کردبێ ئەمێ نهێنی دابەزاندنی کێش بەم بەرهەمە سروشتیانە لەوەیە کە ئەم با بڵین ڕیشاڵە ئالۆزە یاخ ڕیشاڵی سادەشمان هەیە ڕیشاڵی تواو نەتواومان هەیە ئەمانە واکەن کە تۆ گەدەت لە جیاتیەوەی خواردنێک بخۆیت وەکو ئاردی سفر وەکو شەکری سپی کە ئەمانە هەرسکردنیان ئاسانە ماندووبوونی ناوێ ئەمانە ڕێخۆڵە لووسەکەن ئەمانە واکەن کە تۆ هیچ ماندوو نەبێ بۆ خواردنەکە ئەیخۆیت ڕاستەخۆ بڕوا و دەرچێتەوە و بەبێەوەی کە تۆ سوودیشی لێوە بگریت تەنها شتێکت خواردەوە بەڵام بۆ خواردنانەی و سەوزە و میوە بە تایبەتی وشکەوە کراوەکان بەهۆی ڕیشاڵەکەیەوە واکات کە تۆ زیاتر ماندوو بێت ئێمە کێشەی ڕۆمان چییە دانیشتنەوە کە ماندووبوون و کەم جوڵەیە ئێتۆلانی کە خۆت ناجۆڵی لێ گەڕێبا ڕێخۆڵەکانت بجوڵێ شتێ بخۆ کە ڕێخۆڵەکەت پێوی ماندوو بێ بهێنێ و بیبا بۆی هەرز نەکرێ بۆی دوایی پاک بێتەوە و چاوریەکەی دابەزێ و پاشەڕۆکان بڕۆن زۆر بە کورتی دەرفەتمان نەماوە باسیمان لە چاندنەکەی نەکرد چاندنی چۆن چۆنیە چ شوێنێکی ئەمە گونجاوە بۆی کە ئەم دوو بەروومی تێدا بچێنێت ئەم دوو بەربوومە من لە چەند سەرچاوەیەکی زانستی خوێندومەتە بە تایبەتی کوردستان نیچر ساینس ئەمە سایتێکی با بڵین باوەڕپێکراوی زانستی کوردیە لە سایتی جیهانیش خوێندومەتەوە کە لە سەردەمی گریکە کۆنەکانەوە گریکانی ئەغریقە کۆنەکانەوە باو بووە لە ناو خەڵکەکەیە کە کاتێک زەیتونیان چاندووە لە بینی 4-5 درەختی زەیتونە هەنجیرێکیان چاندووە ئەمە تەبعاً وەکو کەلتور کردویانە وەکو با بڵین بە شێوازی کردویانە کە ئیتر بە سوودیان زانیوە بۆ هەندێک هینی خۆیان بە فعلی بە کردداری ئەمڕۆ سەلمێنراوە کە مێشولەیەکمانێ بەناوی بەکترۆسێرە ئۆلیا نەخۆشی دروستەکە بۆ داری زەیتون بۆ درەختی زەیتون و بەری زەیتونەکان کونەکەوچێتە ناوێەوە کە کونی کرد بەکتریا و کەڕوو لە ناوێ گەشاکە بەڵام خۆشبەختانە کە هاوسەنگیەکی با بڵین
بایۆلۆجیە پێوتە بایۆلۆجیکەڵ دفێکت یان پرۆتێکت یان واتە بەرگری بایۆلۆجیانە خۆشبەختانە کاتێک کە تۆ لە بینی 4-5 درختی زەیتونان درختێکی هەنجیرت هەبوو هەنجیر بە تایبەتی کاتی قەدەری خی گەورە وایە ینیان هاڵە هینێکی جوانە ڕێکەوتێکی جوانە لە پێگەیشتنی بەری ینی کاتێککە بەری زەیتونەکە پێگەیوە و نەخۆش مێشولەکە دێت ئەوێ بڕاکوونیکە لەو کاتەشە لە مانگی 1970 هەنجیریش پێگا هەنجیر کە پێگا ئەمە زانین شیلەیەکی هەیە دێتە دەرەوە لە دەمی هەنجیرەکەەوە بۆنیشی خۆشە و ڕەنگێکی جوان و برێقەداریشی هەیە سەرنجڕاکێشە بۆ مێشولەکە دێ بیخوا لە ناوە بڵین غەرقە بێ و ئەخینکێ و مێشولەکە لە ناوەچێ مێشولەکە نەخۆشی دروستەکە بۆ زەیتونەکە بۆ ئەم هاوسەنگ ڕاگررتنی بایۆلۆجیە لە ناو زۆربەی زیندەوەرانە هەیە بەبێ جیاوازی کە ئەم هەنجیرە پێگەیوە شیلەکەی هێتە خوارەوە ئەم شیلەی میوەکە سەرنجڕاکێشە بۆ مێشولەکە ئەگەر لە ناو نەچێت هەموو درەخی زەیتونەکە لە ناوەدات ئەچێت کونێکات ئەو بەکتریۆسێرە ئۆلیایە ناوەکەشی بەخۆیەتی ینی بەکتریۆسێرای ئۆلیایە لە ناوبەری زەیتون ناو علمیەکەی ئەوەیە لە ناوێدات کە لە ناوی داتاوەتە تۆ بەروبوومی زەیتونەکەت نەخۆشی پێوەیە بەزەگەرم زەیتونە لە ناو باخەکە تا هەبێ مێشولەکە جاجار بڕات کە خەریکی ئیشی خۆیەتی بڕات بێوێت لەو شیلەیە بخوا شیلەکە یگرێ و بۆ ئەو ژەهراویە بەڵام بۆ مرۆڤ کێشەی دەستخۆش بێت زۆر سپاس بۆ جەلالکەری ئەمەر بایۆلۆجیست کە لەگەڵمان خۆش